بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە زیادبوونی هێرشی گروپە چەکدارەکان دەکەین بۆ سەر بنکەکانی ئەمریکا لە عێراق و سووریا بە جۆرێک لە کۆتایی مانگی لە ناوەڕاستی مانگی دەوە تاوەکو ئێستا زیاتر لە 82 جار بەرەی بەرگری ئیسلامی لە عێراق بنکەکانی ئەمریکای لە عێراق و سووریا بە ئامانج گرتووە باز لە هۆکاری زیادبوونی هێرشەکان و کاریگەریەکانیان لەسەر دۆخی ئەمنی عێراق و کاریگەریەکانیان لەسەر دۆخی ئەمنی هەرێمیشتی دەبێت کە بەشێک لەو هێرشانە ناو خاکی هەرێم ئەنجام دراون هەروە لێکەوتەی لەسەر کابینەکەی سوودانیش چی دەبێت لەگەڵ پسپۆری بواری سەربازی کاک جەباریاوەر قسە لەسەر ئەم پرسانە دەکەین کاک جەبار سوپاسیان بەدەبوون دەکەین ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هۆکاری زیادبوونی هێرشی گروپە چەکدارەکان بۆ سەر بنکەکانی ئەمریکا لە عێراق و سووریا بۆچی دەگەڕێتەوە؟ هۆکارەکە یەگەڕێتەوە بۆ ئەو ململانی کە ئێستا هەیە بە تایبەتی لە دوای دەستپێکردنی شەڕی حەماس لەگەڵ ئیسرائیلە لە غەزە و دەستپێکی ململانیەکی نوێ لە ناوچەکە بەگشتی ئەو بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەگەڵ ئەوانشدا لە عێراقا ینی عێراق بەشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیارە وەکو بەڕێستان باستان کرد کۆمەڵێکی بڵێن لایەنی سیاسی و گروپی چەکداریش هەیە لە عێراقا بە هەمان شێواز کە هەن لە سووریا و هەن لە ناوچەکانی لوبنان و لە یەمەن و لەو ناوچانە کە ئەمانە بە گروپی مقاومەی ئیسلامی ناوی خۆیان دەبن دیارە بۆ لایەنگیری لە حەماس و لە فڵستینیەکان لە شەڕەکانیان لە غەزە دژی ئیسرائیل و ئەو هێرشەی کە ئەکرێت ئەسەریان ئەوانیش بڵێن وەکو بەرپەشدانەوەیەک بۆ ئەم بابەتە ئەوانش بە هەمان شێواز بڵێن بنکە و بارەگاکانی بە تایبەتی ئەمریکا زیاتر هەم بنکە سەربازەکانیان هەم لەم دوایەدا بڵێن بارەگاکانی سەفارەت و قونسڵگەریەکانیان کردوتە ئامانج هەم بە ڕۆکێت و هەم بە فڕۆکەی بێفڕۆکەوان هەم لە عێراق ینی و هەم لە هەرێمی کوردستان بڵێن لە عێراق لە بەغا و لە عین الئەسەد و لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی هەم فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر و هەم فڕۆکەخانی هەریر بە هەمان شێواز لە سووریا لە هەندێک ناوچەی جێگیربوونی هێزەکانی ئەمریکا لە سووریەش بڵێن بوونەتە ئامانج بۆ ئەو ڕۆکێت و بۆ ئەو فڕۆکەی بێفڕۆکەوانە بە هەمان شێوازیش لە بەحرەکانە لە ئاوەکانیشە هەم لە کەندا و هەم لە بڵێن بەحری سوور و ئەو ناوچانش بە هەمان شێواز زۆر جارەیە پاپۆر ئەکرێتە ئامانج زیاتر لەلایەن بڵێن یەمەنەوە یان حوثیەکانەوە لەوەیەکە ئەکرێنە ئامانج وەکو باسم کرد هەمووی پەیوەندی بە ململانیەی کە هەیە ئێستا بە تایبەتی دوای دەستپێکی شەڕی داعش ببوورە شەڕی حەماس لەگەڵ ئیسرائیلیەکان لە غەزە و چونکە بە تایبەت ئەمریکا بەلایەنگیری یەکەمی ئیسرائیل دانرێ دیارە بە هەم بە شێوازی سەربازی ینی خۆی بانگەشەی بۆ دەکا یعنی حکوومەتی ئەمریکا بە شێوازێکی گشتی کە ئەو بە هەموو توانای خۆی لە ڕووی سەربازی و پشتیوانی ئیسرائیل دەکا هەم لە ڕووی سیاسیەوە بە تایبەتی لە نەتەوەی گرتوەکان کە هەموو جارێک بڕیارێکی لە نەتەوەی گرتوەکان دەرەچێت چێ لە بڵێن مەجلیسی ئەمنی بڵێنەتەوەی گرتوەکان چ لە کۆبوونەوە گشتیەکانی بڵێن هەموو دەوڵەتانی نەتەوەی گرتەکان بەردەوام ئەمریکا مافی ڤیتۆی خۆی بەکارهێنێ بۆ ڕەتدانەوەی ئەو بڕیارانەی دەرەچێ بۆ ڕاگررتنی شەڕەکە بە تایبەتی دوایمین بڕیاری ڤیتۆی کە
دوێنیان پێرێ بوو کە کۆبنوویەکی مەجلسی ئەمن بوو لە 15 دەوڵەتا کە نزیکەی 13 دەوڵەتی بڵێن پشتیوانی ڕاگررتنی شەڕیان کرد لە بڕیارێکی پێشکەشکراو بۆ ڕاگررتنی شەڕ لە غەزە، بەڵام بریتانیا هیچ دەنگی نەدا و ئەمریکا ڤیتۆی دژی بڕیارەکەدا لەبەرەوەیە لەوێش ئەگەر ئەو 5 دەوڵەتە هەمیشەیی کە لە مەجلسی ئەمندا هەن ئەگەر هەر دەوڵەتێکیان ڤیتۆ لەسەر بڕیارە بوودا ئەو بڕیارە جێبەجێ ناکرێت. لەبەر ئەوەش زیاتر هەم سەفارەت و هەم بنکەکانی ئەمریکا لە ناوچەکان ئەبنە ئامانج بۆ هێرشی ئەو گروپانەی کە هەن. بەڵێ کاک جەبار سەبارەت دوای قسە سەر لێکەوتەکانی دەکەین، بەس ئێستا چەند بنکەی سەربازی ئەمریکا لە عێراق ماوە ئەوەندەی کە بەڕێزت ئاگاداربی، چەندیان لە هەرێمە، چەندیان لە ناوچەکانی دیکەی عێراق، ژماری سەربازەکانیش دیارە؟ دیارە وەکو هێزی شەڕکەر ئەوەی بڵێن بە پێ ڕێکەوتنی عێراق بە تایبەتی دوایمین ڕێکەوتنی ئێطاری ئستراتیژی عێراق لە کابینەکەی مستەفا کاظمی پاش چەند جارێک گفتوگۆکردن و دانیشتن لە کۆتاییدا لە واشنتن کە ئیمزا کرا، ئەوەیە هیچ هێزێکی شەڕکەر لە عێراق نمێنێ، نە ئەمریکی نە هی وڵاتەکانی تر، بەڵکو ڕاوێژکارانی ئەمریکی ئەمینن، ئەوانەی کە ڕاوێژ بۆ هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی سوپای عێراقەکەن یان مەشق پێکارانی ئەو وڵاتانە ئەمێنن لەگەڵ ئەوانەی کە ئەو ڕاوێژکارانە ئەپارێزن یان مەشق پێکارەکان ئەپارێزن. ئەوەی کە هەیە بە ئاشکرا لە عێراقدا وەکو بنکەی سەربازی ئەوەی کە لە عین الئەسەد هەیە کە بە بنکەیەکی سەربازی ئەژمێردێ لەوێ لەو ناوچەیە، جگە لەوەش ئەوەی کە لە هەرێمی کوردستانە بە بنکەیەکی سەربازی ناژمێرێت، چونکە لە هەرێمی کوردستان لە سەرەتای شەڕی داعشەوە ئەو وڵاتانەی کە ئەندامی هاوپەیمانەتی نێودەوڵەتی بۆ شەڕی داعش بڵێن کە ئەو هاوپەیمانەتیە لە مانگی 2014 دامەزرا، هەندێک لەو وڵاتانە بە ڕەزامەندی حکوومەتی فیدراڵی عێراق لە هەرێمی کوردستان ڕاوێژکارانی خۆیان و لەگەڵ مەشق پێکارانی خۆیان هێنایە هەرێمی کوردستان و زۆربەیان لە بڵێن فڕۆکەخانەی کۆنی هەولێر جێگیر بوون، چونکە ناوچەیەکی ئاسانە بۆ پارێزگاری لێکردن بە تایبەتی هێزەکانی هەرێمی کوردستان ئەو فڕۆکەخانە نێودەوڵەتی ئەپارێزێ. جگە لەوەش فڕۆکەخانەی هەریری کە پێشتر فڕۆکەخانەی کۆنی سەربازی بوو، ئەو فڕۆکەخانەشیان ئاوەدان کردەوە لەو ماوەیەدا بۆ جارجار هاتنی پێویستی بۆ هێزەکانیان، چونکە لەو فڕۆکەخانە بە پێی ئەوەی کە وەختی خۆی دروستکرا بوو، چونکە بۆ فڕۆکەخانەی سەربازی دروستکراوە کە مەدرەجی دوودرێژی هەیە بۆ نیشتنەوەی بە تایبەتی فڕۆکەی بڵێن ئەوانەی حەماڵن یان ئەمبارن یان پێویستی ئێنن و فڕۆکەی گەورن لەو فڕۆکەخانە، ینی ئەو دوو شۆنە بەستەنها و هێزێکی ئەوتۆی سەربازی لەو شۆنانە نییە، تەنها ئەوە نەبێ کە ئەو هێزانەیان هەیە کە بڵێن ڕاوێژکارەکانیان و مەشق پێکراوەکانیان ئەپارێزن، یعنی هێزی شەڕکەری سەرزەویان نییە. بەڵێ بەڵێ سەبارەت بە سووریا بڵێن لە سووریاش بە هەمان شێوەیە یاخود جیاوازە بنکەی زیاتریان هەیە لە سووریا، ئەو ئامارەش دروستە کە باز دەکە 2500 لە عێراق هەبێت، لە سووریا 900 سەرباز هەبێت. طبعا کەس بە حەقیقەت ژمارەیەکی دیاریکراو بۆ هێزەکانیان نییە بەگشتی لە عێراقدا. ڕاستە لە عێراق بەگشتی لە دوای ڕێکەوتنیان، یعنی لە دوای ئیمزاکردنی ئەو ڕێکەوتنەی ئێطاری ئستراتیژی هێزەکانیان هاتە سەر تەنها 2500 سەرباز لە سەرتاسەری عێراق بە شێوازێکی گشتی، ئەوش وەکوتم بۆ پارێزگاریکردن
هەم لە بنکەکانیان هەم لە بارەگاکانیان چه بارەگای دیپلۆماسی بیان بارەگای ڕاوێژکاران بێن لە عێراق. بەڵام حتمما لە سووریا زیاتر هەیە، یعنی لە ناوچەکانی ڕۆژاوا بە تایبەتی لەوێ بنکەکانیان زیاترن و بە تایبەت لەو ماوەی دواییدا کە هێزەکانیان لە عێراق کەم کردەوە، زۆربەی ئەو هێزەیان کە لە عێراق کەم کرایەوە بە ڕەزامەندی حکوومەتی فیدڕاڵی عێراق ئەو هێزانە بە چەک و تەقەمەنی و پێویستیەکانیان بەرەو ناوچەکانی ڕۆژاوا برد و لەوێ جێگیریان کرد، یعنی زیاتر لە ناوچەکانی ڕۆژاوا جێگیریان کرد. بەڵێ کامیان بە سەبارەت بە ئاسایشی ئەمریکا گرنگترن، بوونی بنکەی سەربازی ئەمریکا لە عێراق یاخود لە سووریا؟ بەنسبەت ئەمریکاوە یعنی ئەگەر ئێمە لە عێراقدا هێزی هاوپەیمانانی نێودەوڵەتی هەیە، یعنی جگە لە ڕاوێژکارانی ئەمریکی، ڕاوێژکارانی بریتانی، ڕاوێژکارانی فەڕەنسی، ڕاوێژکارانی ئیتاڵی، ڕاوێژکارانی ئەڵمانی، ڕاوێژکارانی هنگاری، پێشتر ڕاوێژکارانی کەنەدی، ڕاوێژکارانی سویدی، یعنی وڵاتانی زۆر هەبوون لە عێراقدا هەم لە سەرەتای شەڕدژی داعش، یعنی لە دوای مانگی هەشتی 2014 بڵێن لە زۆربەی وڵاتەکان، یعنی چونکە ئەو هاوپەیمانەتیە نزیکەی 62 وڵاتی لە زمانی ئەو هاوپەیمانەتیە بووە، جا هەر وڵاتێکیان بڵێن بە زۆری و بە کەمی بەشداریە کرد و هەر وڵاتیەکان بە جۆرێک بەشداریە کرد. هەندێک لە وڵاتەکان بە فڕۆکەی جەنگی بەشداریان کردووە، هەندێک لە وڵاتەکان مەسەڵەن وەکو فڕەنسا یەکێک لە وڵاتانە فڕۆکەی جەنگی میراجی هەبوو لە عێراق لە کاتی شەڕی دژی داعش، پشتیوانی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی سوپای عێراقی ئەکرد. جگەل لەوەش هێزەکانی کەنەداش بە فڕۆکەی جەنگی بەشداریانە کرد و ڕاوێژکار. هەندی وڵات لە بواری پزیشکی بەشداریانە کرد، هەندی وڵات هەیە لە بواری لوجستی بەشداریان کرد لە عێراق. یعنی لە عێراق هەمە جۆر بوون ئەوانی ڕاوێژکاران یان هێزەکانی هاوپەیمانان و هەتاکو ئێستش ڕاستە هەندێکیان لەو هاوپەیمانەتیە هێزەکانیان یان ڕاوێژکارانیان کشاندەوە بۆ وڵاتەکانی خوان. یەکێک لە وڵاتانە مەسەڵەن نمونە کەنەدا، هەندێک وڵاتی تریش لە وڵاتانە نەمان ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستان. بەڵام لە ئەمریکا زیاتر ئەو وڵاتەی کە جێگیرە بڵێن لە ڕۆژاوا زیاتر ئەمریکا تەواجدی لەوێ هەیە، یعنی زیاتر هێزەکانی ئەمریکا و ڕاوێژکارانی ئەمریکا زیاتر بوونیان هەیە لە سووریا. بەنسبەت دیارە ئەمریکا هەم سووریا بۆ ئەو گرنگیکی زۆری هەیە، بێگومان عێراقیش بەنسبەت ئەو گرنگیکی زۆری هەیە. بەڵێ سووریا گرنگترە بۆ ئەمریکا لە عێراق لە ڕووی ئاسایشی ئەمریکیەوە؟ ئەوە دەبێت بە حقیقت ئەوە دەبێت ئەو پرسیارە ئاراستەی ئەوانەی استراتیجیەتی بەرگری ئەمریکا ئەوان وەڵام بدەنەوە لەسەر ئەو پرسیارە. بەڵام وەکوتم بەگشتی ئەمریکا گرنگیکی زۆر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەدا لە ضمنی ئەو وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دیارە ئەمریکا گرنگی بە یەکێک لە وڵاتەکان وەکو وڵاتی عێراقەدا، عێراق بەنسبەت ئەو گرنگە لە ڕووی استراتیجی ئێوە، هەم بۆ مەسەلەی جێبەجێکردنی استراتیجی ئەمنی ئەمریکا و هەم بۆ مەسەلەی پاراستنی بەرژەوەندیە ئابوووریەکانی ئەمریکا لە ناوچەکە و لە عێراق بە تایبەتی. چونکە هەموو لایەک ئەزانی ئەو ناوچەیە بەگشتی ناوچەیەکی دۆڵەمەندە بە نەوت و زۆربەی ئەو نەوتە لەم وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت لە سعودیە و لە عێراق و لە وڵاتانی کەندا و بە کەندا و بەو ناوچانە دەڕۆن. لەبەرەوە ئەبینین لەم ماوەیە کە گرژەکان زیاد بوون بە تایبەتی گوازرانەوە بۆ ناوچە ئاویەکان بە تایبەتی بۆ کەندا و بۆ بڵێن بەحری سوور، ئەبینین یەکسەر
گەورەترین پاپۆری جەنگی ئەمریکی گەیشتە ناوچەی کەنداو و گەورەترین پاپۆری جەنگی بریتانی گەیشتە ناوچەکانی کەنداو جگە لەوەش گەورەترین پاپۆری جەنگی فەڕەنسیش گەیشتە بۆ پاراستنی بەحساب ڕێڕەوی گەشتیەکان یان پاپۆڕەکان ئەوانەی بەتایبەت کە نەوت ئەگوازنەوە لە کەنداو بۆ وڵاتانی تر بەتایبەتی بۆ ئەوروپا جگە لەوان تەنانەت ئیسرائیلیش گەشتێکی خۆی بۆ ناوچەکانی سنووری بەحری سوور نرد بۆ ئەو ناوچانە یعنی لەبەرەوەی ئەم ناوچەیە بەگشتی هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەت لە ناو ئەواندا عێراق و سووریا بەنسبەت ئەمریکا ناوچەیەکی استراتیجیە هەم لە ڕووی ئەمنیە و بەرگریەوە بۆ وڵاتانی خۆیان هەم لە ڕووی بۆ ئابووری ئەمریکا و ئابووری وڵاتانی ئەوروپا. باشە بەس کاک جەبار سەبارەت بە ئاسایشی بڵێن ئیسرائیل بوونی بنکەکانی ئەمریکا چ لە عێراق بێ بەتایبەتەوەی کە باسی عین ئەسەد دەکرێت و بنکەی سەربازی تەنەف لە سێگۆشەی عێراق بڵێن سووریا ئەردەن پەیوەندی بە ئاسایشی ئیسرائیلەوە یاخود لە بوونی بنکەی ئەمریکا لە ڕۆژاوی کوردستانیش پەیوەندی بەوە هەیە؟ نا ئەمە پەیوەندی بە ئاسایشی ئیسرائیل بوونی ئەو بنکانە بە تایبەتی لە عێراق ئەوەندە بنکەی زۆر گرنگ و بە هێز نین بۆ ئەوەیە کە پەیوەندی بە ئاسایشی ئیسرائیلەوە ببێ نا بنکەی عین ئەسەد بنکەیەکی ئەوە ئەگەر بەراورد بکرێ بەو هێزانەی ئەمریکا و ئەو وڵاتانە کە بەتایبەتی لە ناوچەکانی کەنداو هەیەە یعنی لە ناوچەکانی قەتەڕ و ئەو ناوچانە یان لەو ناوچانەی سعودیا یانە لە ئەردەن یان لە ناوچەکانی تر هەیەە هێشتا لە عێراق بڵێن هێزەکانیان و بنکەکانی یەکجار زۆر کەمە ئەو ڕەنگە ئەو بنکەی عین ئەسەد چونکە نزیکە لە سنوور و بە تایبەتی لەو ناوچۆیە توانی بەرەو ناوچەی سنووری قایم و ئەو ناوچانە بڕوە ینی ئەو بنکەیە کە لەو منتەقەیە ماوەتەوە. بەڵێ بەس بوونی بڵێن هێزی ئەمریکا لەسەر سنووری عێراق و سووریا دابڕانی دروست کردووە لەو بڵێن کە پێشتر باسی هیلالی شیعی دەکرا لە تارانەوە بۆ بەغدا دوایی بۆ دیمەشق و بەیروت ئێستا هیچ دابڕانێک دروست بووە؟ باوەڕ ناکەم بڵێم هیچ تا ئێستا ئەو ڕۆڵێکی بۆ دابڕاندنی دروستبوونی ئەو هیلالە کە باسی یەکەن چونکە ئەو بەرنامەیەکی ئابووری عێراقیە و عێراق زۆر داکۆکی لەسەر جێبەجێکردنی ئەو بەرنامەی کە بە ڕێگای ئاوریشم ناوی ئەبا و ئێستا عێراق خەریکە بۆ نەخشەدانان بۆ ئەو دروستکردنی ئەو ڕێگایەیە کە لە بەسڵاوە دەست پێەکە و بە هەموو عێراقدا تێپەڕێ و دوایی تا نەوچەکانی سنووری سووریا و تورکیا دەڕوە لەبەرەوەیە ئەوە ئامانجێکی گەورەی عێراقە و عێراق لەو ڕووەوە یعنی ئەو ڕێگایە بە ڕێگایەکی بڵێن استراتیجی وەک شادەماری گەشەدانی ئابووری عێراقی ئەزانێ ئەو ڕێگایە و بۆ زانینیش لەم ماوەی دوایە وازانم ئەوەی کە من بیستومە چونکە بە حەقیقەت من لەو ڕووەوە شارەزاییەکی زۆرم نییە و هیچ مەگەر بە خوێندنیان بە دوواداچوون بووە و بابەتە ئەوان ئێستا خەریکی نەخشەدانانن و لەگەڵ هەندێک کۆمپانیای ئیتاڵی کۆمەڵێکی کۆبنەوەیان لە بەغا کردبوو تەنانەت وەکو لە هەواڵەکان بڵاو کرایەوە لەگەڵ هەرێمی کوردستانیش گفتوگۆ کراوە کە ئایا تێپەڕبوونی ئەو ڕێگایە لەکوێی یعنی ناوچەی هەرێمی کوردستانەوە دێت بۆ بەستنەوەی بەو ناوچە سنووریانە لەگەڵ سووریا یان لەگەڵ تورکیا. بەڵێ مەبەستم زیاتر لە هیلاری شیعی بوو کە پێشتر باز دەکرا لە عێراق و درێژ بێتەوە بۆ سووریا و بۆ لوبنان ئەو بنکەکانی ئەمریکا دابڕانی دروست کردووە؟ لەو بڕوایەدا نیمە و بنکانی ئەمریکا هیچ دابڕانێک بۆ ئەم بابەتەی دروست کردووە یعنی ئەگەر ئێمە
بین سەیری دابەشبوونی هێزەکانی حەشد بکەین ئەوانەی کە بڵێن حساب بە حەشدی شیعی بکرێت لەو سنوورانە ئەبینین ئێستا بە درێژایی یعنی ئەو ناوچانەی کە پێڵێن ناوچەی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێمە یان ئەو ناوچانەی کە جێناکۆکین لەگەڵ عێراق طبعاً ئەم ڕێگایە لە نزیکی خانقینەوە دەست پێەکەین هەمان ئەو بەو هیلالەوە ڕواوە هیلالی کە ئێوە باسی لێوەکەن و دوایی تێپەڕ ئەبێ بە هەموو ناوچەکانی دیالە و دوایی سەلاحدین و دوایی کەرکووک و دوایی ناوچەکانی دەشتی نینەوە حتا کۆ دەگاتە ناوچەکانی شنگال و ئەمجا دوای سەر سنووری سووریا و بەرەو سنووری تورکیا ئێمە بینین ئێستا ئەم ناوچانە هەمووی جگە لە هێزی سوپای عێراق بە هەموو ئەو ناوچانە ناوچەکانی بڵێن هێزەکانی حەشد دابەشت بووە بە درێژایی ئەم ناوچانە بە شێوازێکی گشتی و ئەبینین ڕۆژ لە دوای ڕۆژ بڵێن هێزی حەشدی تەنانەت نەوەکو لایەنی عەرەبی یان لایەنی شیعی لەو ناوچانە هەر هەبێت بەڵکو ئێستا گەیشتۆتە ئەو ڕادەیە ئێستا حەشدی سنی هەیە و لەو ناوچانە و حەشدی ئێزیدی هەیە و حەشدی کاکەیی هەیە و حەشدی شەبەک هەیە و حەشدی کوردی هەیە و حەشدی مەسیحی هەیە و یعنی هەموو دانیشتوانانی ئەو ناوچەیە ئێستا هێزی حەشدیان هەیە بە درێژایی ئەو ڕێگایی کە ناوی ئەبەن بە ڕێگایی هیلالی شیعیە لێرە جگە لەو بابەتەی کە ئێوە باسیەکەین بەڕاستی ئەمە وەرە و ئەمان کێشێ بۆ مەسەلەیەکی سیاسی کە من نامێ بڕۆمە بابەتی سیاسیە بۆ مناقەشەکردن ینی من فقط لە ڕووی سەربازیەکەیەوە ئەمەوێ سەرنج بخەمە سەر ئەم بابەتانەیان ڕای خۆم باس بکەم چونکە ئێستا من وەکو کەسێکی شارەزای بواری سەربازی و ئەمنی بڵێن کارەکانی خۆم ئەنجامە دەمیان زیاتر بە دوواداچوون ئەەکەم لەم بابەتەوە لە ناوچەکە ڕەنگە لەوە گەورەتر هەبێ ململانێکی یەکجار زۆر گەورە لە ناوچەکە هەیە ئێستا بە شێوازێکی زۆر ڕوون ئێستا دنیا دابش بووە بەسەر دوو لایەنی سەرەکی ڕاستە ماوەیەک دوای شەڕەکانی جیهانی یەکەم و دووەم کە شەڕێکی سەربازی بووە جەنگی بووە لەگەڵ لە نێوان دوو بەرەی جەنگی لە دوای کۆتای هاتنی شەڕی جیهانی دووەم دنیا دابش بوو لەسەر دوو بلۆک بە شەڕی سارد لە نێوانی ئەو دوو بلۆکەی کە بلۆکێکیان بلۆکی غەربی بوو ئەو تریشان بلۆکی شەرقی بوو لایەنێکیان سۆڤێت سەرپەرشتیە کرد و لایەنەکەی تر ئەمریکا سەرپەرشتیە کرد بەڵام ئێستا زۆر بەڕوونی و ماوەیەک ئەم شەڕە ساردە کببووەوە بەڵام ئێستا ئەبینین ئەم شەڕە جارێکی تر ئەو ململانیە جارێکی تر سەری هەڵداوەتەوە بە شێوازێکی تر بە شێوازێک بەرەیەکی ئەمریکی لەگەڵ کۆمەڵێکی زۆری وڵاتی ئۆروپی لەگەڵ بەرەیەکی دووەم کە ئەکا بەرەی رووسیا و سین و کۆریای باکوور و لەگەڵ ئێران و ئەمانیش لەم لاوە بوونەتە بەرەیەکی در ئەو ململانەیە زۆر بەڕوونی دیارە لە نێوان ئەو دووبەرەیە کە ئێستا من پێشتر باس ئێوەم کردوتم ئێستا پاپۆڕەکانی وڵاتانی ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا کە لەو بەرەی ئەمریکان لە ناوچەکانی کەنداون لە هەمان کاتتا ئەبینین کۆمەڵێکی کۆبوونەوە لەم ماوەیەدا لە نێوانی رووسیا و چین و ئێران و کۆریا و باکوور هەیە بۆ ئەوەیە کە مانۆڕێکی گەورەی ئاوی سەربازی بکەن لە ناوچەکانی کەنداو بەرامبەر ئەو هاتنی ئەو هێزانەیان ئەو هێزە دەریایانەی لە وڵاتانی بلۆکەکەی تر لەبەرەوەیە ئەبینین سەردانێکی لایەنی ئەمریکی هەیە بۆ ناوچەکانی هەندێک وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست
لەگەڵ بەرامبەردا ئەبینین سەردانێکی تری بۆتین هەیە بۆ ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ ناوچەکانی کەندا و سعودیە و ئەو ناوچانەی تر و ئێران یعنی لەبەرەوەی ململانیەکە زۆر ڕوونە ئێستا و زۆر توندە بەڵام بە شێوازی دوو بەرەی جیاواز لە جاران. بەڵێ دەین و سەر عێراقیش بەزە پرسیارێکی لە سەراتنی و کەشتیگەلی بڵین ئەمریکا بەریتانیا فەڕەنساوی بەڕێز باست کرد و لە بەرامبەریش ئەوەی کەمانۆڕی ڕووسی بڵێن ئێرانی لە ناوچەکە بەڕێوە بچێت ئەگەری هەیە جەنگەکەی بڵێن جەنگی غەزە ببێت بە جەنگێکی گەورە یاخود تا ئێستاش ئەگەرەکان سنووردارن هەتاکو ئێستا هەتاکو ئەم کاتە نەگەیشتوتە ئەو ڕادەیە کە پەل بچێشی بۆ شەڕێکی گەورەی نێوانە چونکە ئەگەر پەلی کێشا بۆ شەڕێکی گەورە لە نێوانی ئەو وڵاتانە ئەمە بێگومان ئەبێتە شەڕی جیهانی سێهەم یعنی حتمما ینی بڵێن ئەبێتە وەکو شەڕەکانی جیهانی یەکەم و دووەمە بێتە شەڕێکی ئەوە ئەبێتە کارەساتێکی زۆر گەورە بۆ جیهان چونکە ئێستا ئەو چەکانەی لە لای ئەو وڵاتانە هەیە زۆر جیاوازن لەو چەکانەی کە زمانی خۆی لە شەڕی جیهانی یەکەم و لە شەڕی جیهانی دووەم بەکارهێنراوە لە هەندێک لەم نووسینانەی دوایی کێسنجەر هێنری کێسنجەر کەسێکی زۆر زۆر شارەزا بوو دیارە زۆر جار هەیە بابەتی پێشبینی بابەتی زۆر گەورەی ئاڵوگۆڕ لە جیهانی کردووە و جێبەجێ بۆ یان بەدی هاتووە بەر لە مردنی لەم ماوەیەدا ینی بەر لە مردنەکەی کۆمەڵێکی نووسینی بڵاو بووبەوە کە باس لەوەکە ئەڵێ ئێمە ئێستاکە لە شەڕێکی جیهانی لە شێوازی شەڕێکی جیهانی سێیامین بەڵام ئەم شەڕە ڕاستەوخۆ لە نێوانی وڵاتە گەورەکانی جیهان ڕوونادا بەڵکو ئەو شەڕە ئێستا بەهۆی ئەوانەی وڵاتە بچووکەکانە یعنی وڵاتێکی بەدیلن لە جیاتی وڵاتە گەورەکان شەڕەکان لەلایەن کۆمەڵێکی وڵاتی بچووکی ترەوە کرێ لەبەر ئەوەیە ئەو ڕووداوانە ئەبینین هەندێک شەڕی بچووک لە ئەو وڵاتە بچووکانە ئەبینین کە ئەمانە بە پێی پێشبینیەکانی خۆی وتم پێش مردنی باسی لەوەیە کرد ئەمە جۆرێکە یان دیاردەیەکە بۆ شەڕی جیهانی سێهەم بەڵام لەو بڕوایەدا نیم چونکە ئێستا هەوڵێکی زۆر هەیە بۆ ئەوەیە ئەمە چەندەها جارە مەجلیسی ئەمنی نەتەوەی گرتوەکان کۆبنەوەکە بۆ ئەوەیە کە بتوانن شەڕی غەزە ڕاگرن بە یەکجارەکی و تەنانەت ئەمریکا بە خۆشی هەوڵیەدا هەوڵی ئاگربڕی ئەو شەڕە دەدا یعنی ڕاستە پشتیوانیکی گەورەی ئیسرائیلە بۆ ئەو شەڕە و ئەو باس لەوەکە ئەبێت ئیسرائیل بگاتە ئامانجی خۆی بە حسابی خۆی هەتاکو کۆتایی بە حەماس بێنێ بە یەکجارەکی و جارێکی تر حەماس توانای ئەوەی نەبێ جارێکی تر شەڕدجی ئیسرائیل بکایان ڕۆکێت باوێ یان کردەیەکی سەربازی وەکو ئەمەی دوایی ئەنجامدا یعنی جگە لەوان ئێستا هەوڵێکی زۆر هەیە لەلایەن وڵاتانی ئۆروپی مەسەلەن لەلایەن فەڕەنساوە لەلایەنی رووسیا و لەلایەن وڵاتانی ترەوە بۆ ئەوەیە کە بتوانن کۆتایی بەم شەڕی غەزە بێنن تەنانەت خۆی خودی ئیسرائیلیش گەیتۆ بەڕای من گەیشتوتە ئەو قەناعەتەی کە ناتوانێ ئەو ئامانجانەی بێوێ جێبەجێ بکە هەمووی ناتوانێت تەواوی بکە چونکە هەز دەکات زەرەرێکی زۆری داوە چونکە ئامارەکانی کوشتارەکانی خۆی لە نێو سەربازەکانی ئەوەی کە خۆی بڵاوی کاتەوە زیاتر گەیشتۆتە نزیکەی 500 کەس طبعا ئەمە بۆ دەوڵەتێکی وەک ئیسرائیل زۆرە یعنی چونکە تا ئێستا لە ماوەیەکی زۆری زەمەنیە تا ئێستا ئەوەندەی لێ نەکوژراوە بە تایبەتی لە هاوشتنی ئەو ڕۆکێتانش ئەوانەی لە ئیسرائیل کە لە 1500 تێبەڕێ و لە کوشتارەکان یعنی ئەوەندەی زەرەری نەداوەکو ئێستا زەرەری داوە زەرەر لە وڵاتانە دەنگدانەوەیەکی گەورەیە ئەبینین ئێستا زۆر کێشە هەیە لە نێوانی حکوومەت و وەکو سەرۆکایەتی حکوومەت و وەزارەتی بەرگری لە ئیسرائیلە فشارێکی زۆر هەیە بۆ ڕاگررتنی شەڕەکە لە ناوخۆی ئیسرائیلە جگە مەسلەی فشارە نێو دەوڵەتەکان دەوڵەتانی عەرەبی لە کۆبنیەکانی خۆیانە فشار ئەەکەن هەندێک ئامانجی ئیسرائیلە بوو بۆ
ئاساییکردنەوەی پەیوەندەکانی خۆی لەگەڵ سعودیە و لەگەڵ هەڵندی وڵاتی تری کەنداوەوانە پەکی کەوت بەهۆی ئەو شەڕەی غەزەوە لەبەرەوە ئەبینین زۆر جارەیە ئەڵێ ڕەنگە لە ماوەی 2 هەفتەیان 3 هەفتەترە ئێمە کۆتایی بە ئەو شەڕەمان بهێنین لەوێ لەبەرەوەی وەکوتم تا ئێستا دیاردەکانی زۆر گەورەبوونی ئەو شەڕە بڵێن و پەلهاویشتنی بۆ وڵاتە گەورەکان تا ئێستا ئەو دیاردانە بە تەواوەتی دەرنەکەوتووە بەڵام هەندێک دیاردەی بچووک یعنی تەسیرێکی بچووکی هەبووە لەسەر هەرومەرج لە عێراقا لە سووریایە لە لوبنانە وەکو باسم کرد لە جارجار لە یەمەنە کە ئەکرێت. سپاس دەکەم دەخولەکێکە منمەوە چەند پرسیارێک تر بە کورتی سپاس دەکەم سەبارەت بە ئەو هێرشانەی کە دەکرێنە سەر بنکەکانی ئەمریکا لە عێراق و سووریا پێت وایە بەردەوام بن یاخود کارگیریان چ لەسەر ئاسایشی عێراق و ئاسایشی هەرێمیش ئەگەر بەردەوام بنە مێشانە زیاد بکات؟ بێگومان ئاسەواری خراپیان هەیە حتمان ینی ئەگەر ئەوانەی سەر هەرێم ئاسەواری لە ڕووی بڵێن دەرونیەوە تەسیر لەسەر خەڵکەکە بە شێوازێکی گشتی کە ئەو جارانەی کە ڕۆکێتەکانیان نەتەقێتەوە لە سەر فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر یان لەم دوایەدا خۆی کێشا بە بینایەکی دانیشتوانە یان زۆر جار هەیە لە هەریر یعنی لەوێش کاتەقێتەوە طبعاً تەسیری دەرونی و مەترسیەک ئەخاتە نێودڵی خەڵک ڕەنگە تەسیری هەبێ لەسەر هەلومەرجی ئابووری هەرێمی کوردستان چونکە کۆمپانیەکانی کە لە هەرێمی کوردستانن بەردەوام ئەوان ئەگەر بەردەوامی بدەن بە کارەکانی خۆیان پێویستیان بە ئاسایشێکی جێگیرەیە بێگومان کە ئەوان چکە زۆربەی ئەو خەڵکە شارەزایانەی خۆیان لە وڵاتانە ئێنن بۆ کارکردن لە هەرێمی کوردستان ئەوانە وا پیشانەدەن کە هەرێمی کوردستان ئاسایشێکی تەواوی تێدایە لەبەرەوە ئەبینین زۆریان دێ ناوێت جگەل لەوەش تەنانەت تەسیر لەسەر مەسەلەی کۆمپانیاکانی فڕۆکەوانی کە هاموشۆ ئەکەن بۆ فڕۆکەخانی هەولێر بە تایبەت چونکە ئەم کۆمپانیانی ئەوانی نێودەوڵەتی بە تایبەتی ئەوانەی نەمسایە ئەوانەی وڵاتانی ئەڵمانیا ئەوانەی وڵاتانی ترە بێگومان ئەگەر ئەم فڕۆکە بێ فڕۆکەوانانە یان ئەم ڕۆکێتانە بەردەوام لە ئاسمانی هەولێر بێ لەبەرەوەی ئەوان حسابی ئەو دەکەن کە ئەمە ترسی دروست دەکات لەسەر نیشتنەوەیان هاتنەوەی فڕۆکەکانیان بۆ سەر فڕۆکەخانی هەولێر ئەمە بێگومان ینی تەسیری بڵێن نەرێنی هەیە ئەم هاویشتنی ئەم فڕۆکانەیان بۆ عێراقیش بە هەمان شێواز ئەبینین ئێستا کێشەیەکی گەورە لە عێراقی دروست کردووە بە تایبەتی بۆتە مایەی فشارێکی ئەمریکی زۆر بەسەر حکوومەتی عێراق و بۆتە ئەوەی کە ئەمریکا بێت لە هەندی ئامانج بپێکێ لە ناو عێراق وەکو ئەوەی ئەم ماوەیەی لە باکووری کەرکووک لە ناوچەکانی نزیک دووبز کە هەندێکی بنکەی حەشدی بە ئامانج گردیان ئەوانەی کە لە جرفەسەخڕی کردە ئامانجی خۆی لەو ناوچانەیان ئەوانەی لای قائیم لەبەر ئەوەیە ئەمە هەم کێشە بۆ پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا دروست دەکات و بێتە مای کێشەیەکی سیاسی لە ناو عێراق و بێتە فشارێک بۆ سەر حکوومەتی عێراقیدا لە دوو ڕۆ هەم لەلایەن ئەم وڵاتانەوە هەم لەلایەن ئەم گروپانەوە کە خەریکی ئەم کارانن و کۆنتترۆڵ ناکرێن لەلایەن حکوومەتی عێراقەوە. باشە هیچ پامیکیان تێدایە و بۆ سەر هەرێم پامی سازش تێدایە و بڵێن بردومانی کە دەکرێت سەر بنکەکانی ئەمریکا؟ خۆی بەگشتی ئەمە بڵێن پەیامێکی محەددی کوتلە شیعەکانیە چونکە وەکو خۆمان هەموو لایەک ئەزانێت کە حزبە سەرەکیەکانی هەرێم کە بەشدارن لە حکوومەتی فیدراڵی عێراق بۆ بەتایبەتی لەم کابینەی محەممەد شەیع سوودانی هەموو لایەنەکانی هەرێم پشتیوانی محەممەد شەیع سوودانیان کرد بە تایبەتی دوو لایەنی سەرەکی پارتی وێچێتی یعنی بڵێن کە بەشداری سەرەکی بوون لە حکوومەتی فیدراڵی عێراقیش ئەوان پشتیوانی حکوومەتی فیدراڵی عێراق حکوومەتەکەی محەممەد شەیعیان کرد و ئەوان بەشێکن لە ئیدارەی دەوڵەت لەو هاوپەیمانەتی کە پێڵن هاوپەیمانەتی
ئیدارەی دەوڵەت لەبەرەوەی هاوپەیمانەتی ئیدارەی دەوڵەت نایەوێت فشار بخاتە سەر هەرێمی کوردستان یعنی بەهۆی هاویشتنی بڵێن فڕۆکێت یان بەهۆی ناردنی فڕۆکەی بێفڕۆکەوانی کە پڕ لە تەقەمەنی یعنی بڵێ مین ڕێژکراو بەڵکو ئێستا فشارەکانی خۆی حکوومەتی فیدرال بە شێوازێکی تر لەسەر هەرێمایە فشارەکانی تر لە ڕووی مەسلەی ئەو ڕاگررتنی فرۆشتن و بەرهمێنانی نەوتە فشارەکانی لە ڕووی مەسلەی بووجەوە کۆمەڵێکی فشاری تر ئەتوانێ بەکاربێنێ لە ململانەکانی خۆی لەگەڵ هەرێمی کوردستان نەوەکو لە ڕووی وەکو باسم کرد ناردنی فڕۆکەوە یان ڕەنگە حکوومەتی فیدراڵی عێراق پێ ناخۆش بێ ئەم شێوازە ینی ئەوانەی کە حکوومەت پێک ئێنن پیان ناخۆش بێ ئەم شێوازە مامەڵەکردنەی ئەو گروپانە تەنانەت بۆ خودی عێراق ناخۆشە لەم ماوەیەدا دواییدا ئەگەر ئێوە هەواڵەکانتان بیست بێت یعنی لێپرسراوانی باڵای عێراقی گەیشتنە ئەو ڕادەی ناویان ئەنێن تیرۆریست یعنی گەیشتنە ئەوەی پیانڵێ ئەو گروپە تیرۆریستیانە یعنی هەمان ئەو شێوازە ناسانەی ئەمریکا بۆ ئەو گروپانەیە هەمان ئەو شێوازەی لەلایەن بڵێن ئەو لایەنە عێراقیەکانەوە بۆ ئەو گروپ چونکە ئەو گروپانە لە کۆنتترۆل دەرچوون تەنانەت لە کۆنتترۆلی حکوومەتی فیدراڵی عێراق دەرچوون باشە کاک جەبار سەبارەت بە سیستەمی بەرگری ئێستا لە هەرێم بڵێن تەنها فڕۆکەخانەی ئەو شوێنەی کە ئەمریکیەکان لێ ئەوێ سیستەمەکەی لێیە یاخود تێچووی سیستەمەکە ئەوەندە زۆرە کە بازەوەک لێ فڕۆکێکی بێفڕۆکەوان 500 بڵێن سێ چوار وەرەقەیەکی تێبچێ بەڵام تەقانەوەی بڵێن چەندین ملیۆن دۆلاری تێبچێ بە حقیقت لە عێراقدا بە هەموو عێراق نەوەکو بەس هەرێمی کوردستان هێشتا یەکە کێشەی گەورەی عێراق ئەوەیە نە سیستەمێکی سەرتاسەری عێراقی بە هەرێمی کوردستانەوە بۆ چاودێریکردنی ئاسمانی عێراق هەیە و نە سیستەمی بەرگریکی سەرتاسەری عێراقی هەیە بۆ بەرگریکردن لە ئاسمانی عێراقەوە هەیە بە هەرێمی کوردستانەوە چونکە دائیمەن سیستەمی چاودێری و سیستەمی بەرگری بەیەکەوە هیچ دەکەن یعنی هەموو ئەو سیستەمانەی بەرگرین چی سیستەمی ڕۆکێتی بێ کە هەیە ئێستا و چی سیستەمەکانی تر بێ هەموو ئەو جۆرە سیستەمانەی کە هەیە سیستەمەکان بەیەکەوە کارەکەن سیستەمی چاودێری ئاسمانی و سیستەمی بەرگری ئاسمانی هەردووکیان بەیەکەوە چونکە سیستەمی بەرگری ئاسمانی ئیعاز ئەدا بە سیستەمی یعنی سیستەمی چاودێری ئاسمانی ئیعازەدا بە سیستەمی بەرگری بۆ هاوشتنی ساروخەکانی وەکو ئەوەی پاتریۆت کە باسیەکە نظامی یعنی بڵێن پێشکەوتووی نظامی بڵێن ڕۆکێتی دژە ئاسمانی پاتریۆت بەڵام بەداخەوەکو باسم کرد نە لە عێراقدا سیستەمێکی ئاسمانی و سیستەمێکی بەرگری سەرتاسەری هەیە و بە هەرێمی کوردستانەوە هەیە تەنها لەو ناوچانەی کە ئەمریکا مەسەلەن لە عین الئەسەد لە چواردەوری بڵێن بنکەکەی خۆی یان لە فڕۆکەخانەی بەغای نێودەوڵەتی یان فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر یان فڕۆکەخانەی هەرید لەو ناوچانە تەنها ئەو سیستەمانە هەیە و من بە یعنی بەڕای من سیستەمێکی بەرگری دوورە مەودا نییە چونکە پێشتر باسی سیستەمی پاتریۆتیان نەکرد سیستەمی پاتریۆت من جارێکی تریش ڕوونکردنەوەمدا یەکەم ئەتوانی لە دووری 100 کیلۆمەتر ئامانجەکەی خۆی بپێکێ باشە زۆربەی ئەم فڕۆکەوان یان ئەم ڕۆکێتە بالیستیە دێنە سەر ئامانجەکە ئەم جاهاتەقێتەوە یعنی کە گەیشتە سەر ئامانجەکە نەوەکو لە دووری یعنی جگە لەوەش طبعاً جگە لەو سیستەمە کە سیستەمێکی دوورە مەودانیە و ناتوانێت هەموو ناوچەکان تەختیە بکە ئەی ناتوانێت ئەو سیستەمە کە فڕۆکە بێ فڕۆکەوانەکە هەر هاتە ناو سنووری ئیداری هەرێمی کوردستان هەر لە سنوورەوە بیتەقێنتەوە بەڵکووەکوتم زۆر جارەیە دەگاتە سەر ئامانجەکەی ئەمجا لەو کاتە لە هەمان شێواز لە بەغاژ کە ئەگاتە نزیک سەفارەی ئەمریکی لە لێوارەکانی لە دەرەوەی سەفارەی ئەمریکی تەقێنتەوە یان لە عین الئەسەد و زۆر جار هەیە ئەو فڕۆکەیە یان ئەو ڕۆکێتە ئەگاتە هەدەفەکەی خۆی یعنی هەدەفەکەی ئەپێکێ بێ ئەوەی ئەو سیستەمە بتوانێت بیتەقێنتەوە جگەل لە بڵێن یعنی ئەوانەی ئەو سیستەمانە
گشتگیر نین یعنی هەموو ناوچەکان و ڕەنگە زۆر مەودا دوور نەبن ئەمەی کە دروست ئەکرێ ئەو جۆرە ڕۆکێتانەیان ئەو جۆرە فڕۆکەوانەی کە دروست دەکرێ زۆر جار هەیە توانێت بە شێوازێک بگاتە ئامانجەکەی خۆی کە ڕادارەکانی ئەو سیستەمە ینی سیستەمە چاودێریەکە نەیبینێ یعنی وا دروست کراوە لەلایەنی ئەو شێوازە چکەسە باسیەوە دەکەن کێشەیان ئەوەیە کە ئەو سیستەمە چاودیاریانە نایبینن لە دوورەوە هەتاکو نەگاتە سەر ئامانجەکە جا لەبەر ئەوەیە لەم ماوەیەدا هەواڵێکی وا بڵاو کرایەوە کە ئەمریکانیازی هەیە جگە لەو سیستەمە کۆمەڵێکی فڕۆکەی بێفڕۆکەوانی پێشکەوتوو بڵێن عەقدێکی کردووە کە ئەیکڕێ لە شەریکەیەک بۆ ئەوهۆی بێنێ بتوانێ ئەو فڕۆکە بێفڕۆکەوانە ئەو فڕۆکانەی کە دێنیان ئەو ڕۆکێتانەی کە دێن بیتەقێنەوە زۆر لە دووری ئەوەی بگاتە ئامانجی خۆیان یان ئەبینین ئێستا چاودێریەکی واکەن کە هەوڵ ئەدەن بەر لەوەی ساڕۆخەکە بهاوێنرێ یان فڕۆکەی بێفڕۆکەوانەکە بەڕێ بکرێ یعنی چاودێریەکی هەواڵگریەکی ئەکەن بە پێی زانیاری مەسەڵەن وەکو ئەوەیە کە لە باکووری کەرکووکیان لە ناوچەکانی دووبز کە باس لەوەیان کرد کە ئەوە کۆمەڵێک بوون و ویستیانە فڕۆکەی بێفڕۆکەوان بنێرن توانیانە لە ئامانجەکەیان بدەن بەر لەوەی فڕۆکەکە یعنی ئێستا هەوڵەدەن ئەمریکا ئەم کارە بکات ئەمە بەکاربێت سپاس دەکەین بەڕێز فەریق جەباری یاوەر پسپۆری بواری سەربازی ماندومان کردی سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس بەوەی بینێرانی بڕێز سوپاس بە هاوکارانم خواتانەوە